ڕاستە ئێمە لە هەموو قەناتەکانی تەلەڤیزۆنەکانی خۆمان و جیهانیەکانەوە ڕۆژانە خەڵک سەرقاڵی ئەوەیە بە وردی گوێ بگرێت کوێی کە حاڵەتی تازەیتایە چەند کەس توش بووە چەند کەس مردووە ئەمە خۆی لە خۆیان دڵڕاوچێ و نەوعێن لە ترس و تۆقین دروست دەکات کە بەڕای من ئەمە باش نییە. تۆ ناتوانین ڕێگری لەمە بکەی خەڵک جۆچی لێکرێ، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە خەڵک دڵنیا بکەین و چکە خۆی تۆقاندن و ترس خراپترین کاریگەری ئەبێ لەسەر باری دەرونی و تەنانەت لەسەر بەرگری لەشی ئەو مرۆڤانش. الحەمدوللا سوپاس بخوا هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە کوردستان تۆمار نەکراوە، بەڵام ئەبێیانە کەس ناتوانێت ئەوە ئین بکات چکە بەڕاستی ئێمە لە شوێنەکان لە وڵاتانی چواردەورمان هەندێک حاڵات بە تایبەتی ئێران ئەزانین کە تەسجیل کراوە. گرنگترین شت هەندێکیەکەوێتە سەر بەڕاستی ئەم خۆپارێزیە، هەندێکیەکەوێتە سەرشانی دەوڵەت، هەندێکیەکەوێتە سەرشانی لایەنە تەندروستیەکان، هەندێکیشی ئەکەوێت سەرشانی تاک چی بکە. ئەوەی کە لەسەر دەوڵەتە پارێزگاریکردنە لە هەرێمەکە سنوورەکان زیاتر لە 85 ئەو کەسانی تووشی بوون بەم ڤایرۆسە لە هەموو شوێنەکانە بە شێوەیەکی زۆر سووک گرتویانە، زۆر سووک، تەنها وەکو نیشانی چۆنێکێک ئەنفلۆنزایەکی هەیە، وەک خۆمانڵی هەڵامەتێکی هەیە کە ئەشێ تۆزێت تا سەرێشە قورگ خورانن کۆکەیەکی کەم لوت تەڕبوون هەبێ یا نەبێ کۆکەکە عادەتەن وشکە و زۆربەی زۆر لە 85 حاڵەتەکان ئەم حاڵەتەن و زۆر بەشیان چاگە بنەوە تەنانەت بێەوەی پێویست بە هیچ دەرمانێ بکە. گرنگترین خاڵ پاک و خاوێنیە، دەست شوشتن بە شێوەیەکی تەندروست ڕۆژانە، چونکە ئەم ڤایرۆسە ڕاستە ئەگەر تۆ لە نزیک بی لە کەسێکە و کە توش بوو بێ لە ڕێگەی پژمی و کۆکەوە لە ڕێگەی هەناسە و ئەو پرژانەوە کە دەرئەچێت ڤایرۆسەکەی پێوەیە و دەشێت بگوێزرێتەوانێ بۆیە دوورکەوینەوە لە شوێنە قەرەباڵغیەکان. بەڕاستی ئەمەش هەندێکی کاری تاکە و هەندێکی کاری دەوڵەتە.